بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لەم بەرنمەیەدا لەگەڵ بەڕێز دکتۆر دلاوەر عەلاءالدین سەرۆکی ئینستیتوتی مێری باز لە چەند پرسێکی گرنگ تایبەت بە ژیان و پڕڵاتی ناوەڕاست دەکەین لەوانە ململانەکانی ئێران و ئەمریکا گفتوگۆی ئێران و ئەمریکا لەسەر بەرنامەیە تۆمی دۆخی کورد بەگشتی لە ناوچەکە هەروەها زیادبوونی ڕۆڵی تورکیا وەکو هێزێکی هەرێمایەتی لە ناوچەکە ئەم پرسانە قسەی لەسەر دەکەین کاکتۆر بەخێر و سوپاسی سپاس دەکەین با سەرەتا لە ئیداری ترامپ دەست پێ بکەین چەند مانگێک کاتۆ سەر حکم دیارە چی دەوێت بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست یاخود ئەمریکیەکان لە خۆرهەڵاتی ناوەڕاست بە دوای چیەوە؟ بەڵێ ئیدارەی نوێی ئەمریکی جارێ هیچ ئەولەوێتێکی نەداوە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وردە وردە دێ ئێران ببتە بەشێک لە ئەولەویەت لە حوتیەکانیشاندا هەر بە سەبەبی ئێران ئیسرائیل خۆی فەرز کرد بەوەی کە باس بکرێ و شەڕی نێوان ئیسرائیل و غەزە وەی کرد ترامپ بەشێک لە کاتەکەی لە تەرخامکە بەڵام برەی تەواوی منزومەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو کوێ دەچێ و مامەلەی ترامپ لەگەری چی دەبێت تازە دێ وردە وردە بەوادرەکانی دەرکەون بەس معناوە نییە ئەولەوێت نابێ لە ئایندەدا پەیوەندی ئیدارەی ئەمریکی نوێ لە هەندێک ڕۆ بەردەوامکردنی ئەوانەی پێشوو بۆ نمونە لە سووریا لەگەر عێراق لەگەر چەند وڵاتێکی تری ئەو ناوچەیە بە ئوردونەوانەوە بەردەوامێتی استراتیژی وڵاتەکەیانە بەڵام لە هەندێک ڕووی ترەوە نەهجی ئیدارەی نوێی ترامپ زۆر ئاشکرایە لە ئینگلیزی کلمێکی پێڵن ترانزاکشنەڵ بە چەندە و چەندی دەدەی بە من و چەندە دەسەکەوێ وەکو مامەڵەیەک لەگەر وڵاتانی کەنداو دەیکا بۆ مەشارێ بۆ دەستکەوت بۆ شتی ئێستا و فەوری لە هەمان کاتیشدا بەرامبەر ئێران کەوتۆتە مفاوەزەیەکی جددی ئەوەیان دوورنیە هەر لە سنووری ئەم ساڵەکە بەرهەمدار بێ جا سەریکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی خوڕ کردەوە بە چەند فایلێکی جیاواز بە شتێک نییە برەی لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئایا ئەو پارچەنجی هێزەکان چۆن دەگۆڕێت جارێ ئەو مۆزوعێکی هەنووکەیی نییە لەوێ باشە بەس تایبەتمەندێکی هەیە لە چاویدارەکانی تر بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست چکە پێشتر باز لەوە دەکرا کە ئەمریکا لە سەدەمی بایدن زۆرێک لە پاشەکشەی هەبێ لە خۆرهەڵاتی ناوەڕاست ئێستا گرنگێکی زیاتر بە خۆرهەڵاتی ناوەڕاست دەدەن ئیدارەی پێشووی بایدن وەکم حافزکارێک دەدیترا کەمترین شتی دەکرد بۆەوەی کە وەزعەکە پەنگ خواردو بێ و ینی لەوە خراپتر نەبێ یعنی کاردانەوە بوو زیاتر لەوەی کە دەست پێشکەری بێن و سنووری توانای خودی ئەمریکیشی دەزانی و شەڕی ئۆکرانیا زیاتر سەرقالی کردبوو لەگەر غەزە بەڵام پەیوەندی لەگەر ئێران هەڵواسی بوو بە دەرجەیەک کە مبادرەکە بۆ دەست هێزە ئیقلیمیەکانی خۆمان ئەمانی ئیسرائیل دەتوانی بڵێ دەست پێشکەری زیاتر بووەک لە ئەمریکا تورکیا دەست پێشکەری خۆی دەکرد لە سووریا و لەوانە بەبێەوەی کە ئەمریکا بڕیاردەر بێت لە مۆزوعە ئەمەش ڕێی خۆشکردبوو بۆی کە هەموو کەس هەوڵی ئەوە بدا کە مناتقی نفوز و دەسەڵات و دەستکەوتەکانی خۆی زیاد بکە بەڵام ئەو ئیدارەیە هاتووە ناڕوونیەکی پێوە دیارە خەڵک نازانی ئایندە بەرەو چێ دەچێت بۆیە ترسێکی دروست بووە کەوا کەس مغامرەی گەورە ناکە و لە هەمان کاتیشدا بەرچاوی ڕوون کردوون لەوەیدا کە ئەمریکا لەمە دا مامەڵیان لەگەر دەکا کە چەند خۆی سوودمەند دەبێت نەک بەقەت ئەوەی کە سوود دەگەینێ و ئیستقرارەکە بەو دەرەجە ئەولەویە نییە بەڵکو دەبێت نەتایجی هەبێت لە خلالی ئەو 4 ساڵی ئەو جا ئێستا جیاوازیەکان وردە وردە بەزەقی بە دەردەکەون لە بینی ئیدارەی نوێی ترامپ و ئیدارەی کۆنی بایدن باشە بەزووکو ترامپ خۆی بڕیاردەدا چکە پێشتر باز کۆمەڵێک ناوەندێک کە بڕیاردەن وەزارەتی دەرەوە بێ ناوەندەکانی لێکۆڵینەوە بێ ئەنجومەنی ئاسایشی ئەمریکا بێ ئەنی ئێستا لەو توێژەکان پرسوڕا هەیە بەوانە ئەنی بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست بێ ئەو ئیدارە نوێیە سلوبەکی نوێ هاتووتەکایەوە جیاوازە لە ئیدارەی یەکەمی ترامپیش سەرچاوی بڕیار فعلەن وایە کەەوە چڕ بۆتەوە لە دەستی چەند کەسێکی ئاڵلقەی نزیکی ترامپ و لە نێو ئەوانشدا لە دەستی ترامپ بەس ئەومانایەوە نییە کە مؤسسەکانی تر دوایی نایەنەوە مەیدان ئەوەی کە کێشەی ئێستا وەزارەتی دەرەوە بۆ نمونە لە چاوەڕواندا بزانی ئایا ڕوانگەی ترامپ چۆن تەرجمە دەکرێت بە سیاسەتێک کەوان لەسەری بڕۆن ئەو بەرچاڕوونیان نییە کۆمەڵێک پۆزیشن بڵین کۆمەڵێک پۆست و وەزیفەی گرنگی ناوەڕاست هەیە بە بەتاڵی ماونەتەوە چاوەڕوانی یان ئەوەتە پڕکردنەوەن بە شەخص یان ئەوەتە دەنجیان لەسەر بدرێت لە کۆنگرس
لە هەمان کاتدا وەزارەتەکانی تری مؤسسەکانی تریشدا لە چاوەڕوانی دەن ئایا چارەنووسی خۆیان چی دەدێت چکە هەندێکیانەوە هەڵدەوەشێنەوە بەڵام کۆشکی سپی زیاتر و زیاتر بەرەو ئەهمیەتی نوێ دەچی کەوا زۆری سەرچاوی بڕیارەکان لە کۆچی سپیەوە دەرەچێت هەموو بڕیارێکی وردەکاریش لە دەستی ترەم نییە ترەم بۆ خۆی هێڵە گشتەکانی دیاری کردووە بۆ نمونە وەختێک کە ویستیان لە حوثیەکانی یەمەن بدەن ئەسڵەن ئەو ئاڵلقەی دەوروپشتی دۆناڵد ترامپ بۆ خۆیان بڕیارەکەیاندا هاتنە سەر تەنفیز تەنها 24 ساعتیان هێشتەوە بۆی نەوە کە ڕئیس موافق نەبێ دەنا دەیانزانی لە هێڵە گشتیەکەدا ئەو موافقە بۆیە دەستیشیان بە حازرکردن و بەلێدانیش کرد لە ئاخیریش وەڵامی ترامپیان پێ نەبوو هەر لەسەر ئەو خەتەی کە پێشتر ڕێگەی دابوو بەگشتی تەنفیزیشیان کرد وەشتی گەلە گەورەشیان کرد بۆ بە حسابی ئەمریکا بە بێگەڕانەوەش بۆ خودی سەرۆک چونکە تەمکین کرابوون ینی ڕێگەیان پێدرابوو بەڵام مؤسسە کلاسیکیەکانی کە ئێمە هەموودەم لە تەواصل بووین و چاومان لێ بۆ ئەوان بەرچاوڕوونیمان بدەنێ ئایا سیاست بەرەو کوێیە بۆ خۆیان بەرچاوڕوونیان لە بەردەستدانیە بەزووکو تێڕوانینی بڵین تایبەتی هەیە بۆ نمونە بۆ عێراق یاخود بەگشتی سەری وڵاتانی ڕۆژهڵاتی ناوەڕاستەکەن تێڕوانی کتابەتیان هەیە بۆ سووریا بۆ تورکیا یاخود یەک مەلەفە ئەنی تێڕوانینیان بۆ کێشەکانی ڕۆژهڵاتی ناوەڕاست چۆنێ بۆ هەر وڵاتی جیاوازە کێشەکەی ئەمە خۆمان هەمانە ئەوەیە زۆر بەمان بەتابەتی لە عێراق لە ڕوانگەی سیاسەتی ئێرانی دەمانبینن وەختێک کە دەڵێن عێراق تەماشا دەکەن لە چوارچێوەی هەیمنەی ئێرانی و لە چوارچێوەی سیاسەتیان بەرامبەر ئێران چی لەگەر عێراق بکەن هەرچی هەوڵەکانی هەمومان ئەوەیە دەڵێن وانە بێ کوردستان ئەهمیەتی خۆی هەیە لە ڕووی توانا و جوگرافی و علااقاتی استراتیژیمان لەگەر ئەمریکا عێراق بۆ خۆی گرنگی تایبەتی هەیە لە ڕووی ئەو توانایی کە لە منطقە هەیەی لەگەر ئەو پەیوەندی دەبێت لەگەر ئەمریکا هەبێ جا ئەوانی تر وڵاتەکانی تر خورد کراینەوە بۆ نمونە سووریا ئێستا لە ڕوانگەی ئێرانی نایبینن لە ڕوانگەی تورکیش نایبینن بە حالەتێکی تایبەتی دەبینن بەڵام هیچ پەلایان نییە بۆی بەرچاڕوونی بەکەس بدەن بۆ نمونە حسارێکی تند هەیە لەسەر سووریا ڕێگرتووە لە بنیادنانەوە ڕێگرتووە لەوەی کە دبەشق هەیە تەحریر شام و شەرع قوتێکی نوێ دروستکەن ڕێگرتووە و ڕێگرتووە لەوەی کە عەرەبەکانی خەلیج بن پارە سەرف بکەن لە سووریا و ئیستثمار بکەن و حزوریان هەبێ ڕێ لەوەش گرتووە حالەتێکی چاوەڕوانیە بۆ خۆشیان نانە پێشەوە ڕێگەی خەڵکیشیان نەداوە بێتە پێشەوە معنای ئەو مەلەفە هەڵپە سێردراوە هەتا وەختی خۆیان بەرچاوڕوونی دەدەن زۆر جیاواز لە عێراقێک کە هەتا ئێستا چەندین بەرچاوڕوونیان داوە کە مەبەستیان لە پەیوەندی لەگەر عێراق چییە وڵاتەکانی تریش هێشتا خەریکی دۆزینەوەی ئەو بەساحەیەنە کە ئایا لە ئیدارەی نوێ چۆن سیر دەکرێن بۆیە لە خەلیجشدا کار لەسەرەوە دەکەن تەسیر لە بڕیاری بکەن وڵاتانی تریش کە نزیکن لە ئیسرائیل حەز دەکەن کەوا ترەمپ ڕێڵێکی باشتر بجێرە هەت لەوەی کە تا ئێستا جێراویانە لە پارسەنجی هێزەکان بە تایبەتی لەمەڕ ئیسرائیل و عەرەب و لە شەڕی غەزە باش ئەوی پێویستە بە عێراق چاوەڕوانەکە گۆڕانکاری زۆر ڕوودا دوای سووریا هیچ پلانێکی ئەمریکی هەیە بۆ منە گۆڕانکارێک لە عێراق ڕوودا ئێمە لە سەروبەری ئینتیخابات شنێ وەکو گۆڕانی ڕژێمەکە بێت ئەوە لە ئارادا نییە ئەمە ترسێک و نەزەرێکی موامەرەیە عێراقیەکان زۆر کەیفیان پێدێت ئەوەی کە معارەزەی دەسەڵاتی ئیمڕۆی شیعەیە یان دەسەڵاتی ئیمڕۆی بەغدایە حەز دەکا بڵێ ئەو ڕژێمە هەڵت دەچێ و ئەمریکا بەتەوانشێ وانە هیچ شتێکی وا لە ئارادا نییە کە دەچێ ئەمریکا دەچێ واشنگتن سێ دەکەی ئەو هەر مەوزوع نییە لە هیچ شوێنێکدا نەباز دەکرێنە ئەو لەبێتشە بۆیە ڕژێمی عێراقی انتخاباتی عێراقی دەرەنجامی انتخابات مەوزوع نییە ئەمریکیەکان نەدەتوانن نەدەشیانەوێتە دەخل لەو شتە وردە بکەن بەڵام ئەوەی کە بەلایەنەوە زۆر مهمە مەسلەی نفوزی ئێرانە لە ڕێی فەسائیل و حەشتی شعبیەوە چاویان لەوەی بزانن ئایا حکوومەتی عێراقی ئیمڕۆ و داهاتوو چۆن ئەو مەلەفە ماوەڵە لەگەر دەکا پەیوەندی خۆی لەگەر ئێران چۆن دادەڕێژێتەوە علاقەشی لەگەر ئەمریکا لە چه ئاستێک دەبێت چونکە علاقەی عێراقی لەگەر ئێرانی هەر ئەوە نییە نفوزی ئێران قزم معاملەی عێراق و ئەمریکا لەسەرەوە بنیان نەکراوە بڕین نفوزی ئێرانی چ لێ دەکەی وەبەرهێنانی هاوبەش هەیە تجارەت هەیە تاقە هەیە ئەو جا عسکەر ئەو جا جێشی ئەمریکی ئایا لێرە دەمێنیانە ئەوانە مهمترن وەک لەوەی کایە عێراق چۆن سنوور بۆ ئێران دادن چکە دەزان لە توانێت عێراق نییە ئەو سنوورە بۆ ئێران دابنێ بەس یەکەمین پرسیاری ئیدارە ئەمریکیەوەی ئایا داوانخەنە ژێرزەغت بۆی جێشی ئەمریکی لێرە دەربچیان لە سووریا دەربچیان نا
ئەوە مەلەفەی زۆر مهمە لە ڕووی ئەمنی و استراتیژی ئایندەوە لە بەرامبەریشدا ڕۆلی عراق چی دەبێت لە ناوچەکە لەگەر عەرەب و پاشانش لە ڕووی تاقە و تجارەتکردن لەگەر هەموو وڵاتانی کە بەلای ئەمریکاوە مهمە. باش بەس بۆ ئێمەی کورد گرنگە لە عێراقش گۆڕانکار ڕوودا سوودی لێوەردەنگ یاخود ئەگەر دەستورەکە جێبەجێ بکرێت ئێمە ئەومان باش وەکو کورد بەگشتیانی بۆ کورد لە عێراقا تۆ هەرچی بکەی سەبارەت بە بەغدا ئەو دەستوری ئێستا پارێزەری بەردەوامی بوونە ئەو وەزعی ئێستا و دینامیکێتی ئێستا تێک شتێ هەردێتەوە مەجای خۆی چونکە وا داڕژراوە سیاستی نوێی عێراق جارێ دیکتاتۆریەتی وەکو سەدام نامین نییە شتێک نییە هێزێک بێ ئەو شتە فەرزکە بەڵام حالەتی ئێستاش مەقبول نییە کە تەرجمەی دەستور نەکراوە بەوەی کە موسساتی عێراق و دموکراسیەت و ئەو شتانە پارێزرێ بۆیە تۆ چی بکەی لە بەغدا ئیمڕۆ معنەوەنی عیلاجت کرد دەبێت ئەوەی کە ئێستا هاتە بەرەو دۆخێکی بێ کە هەموو لایەک ڕازی بکە دەبێت گلەی کەشمان هەر بەغدا نەبی ئێمە میوان نین ئێمە دارە نیشتین بڵێن مەفروزە بەغداوە بکە بەغداش ئێمەینە حزۆرمان هەیە قووەتمان هەیە دەنگ بۆ پەرلەمانەکە دێن ئەنداممان هەیە لە حکوومەتدا ئەنداممان هەیە کەواتە کە دەڕی بەغدا چی بکە ئێمەشین بەس ئێمە هەر خۆمان بە میوان زانیوە خۆمان بە قوربانی زانیوە هەمیدامان دوورکەوتنەوەی ماوەیەک سەرتا کورد زۆر بەهەروەکی بێزەوە بەشداری لە هەر وەخت لە عێراق کرد بەس ئێستا جۆرێک لە دوورکردنەوە هەیە هەر وەختێک دووری هەر وەختێک خۆت بە میوان زانی خۆت دوورە پەرێز ڕاگرت بەشدار نەبووی لە شەراکەتدا داوای شەراکەتت نەکرد و بڕیار خۆت دوورخست تۆ بڕیار لە جیاتی دەدرێت زەرمەند دەبی چونکە دیموکراسیت بڵێ یان عراقی نوێ بڵێ یان دینامیکێتی ئەو عراقی کە زۆر لە زۆک و زۆر خراپیشە بۆ هەموو تا ئێستا حکومەتی جوانی لە دروست نەبووە لە هەموو ئەو یاریانەدا دیسان خۆت عەزلکەی یەکەم کەسی کە زەرەر دەکەی ئەو بەغدایە ئەو بەغدایە نییەکی یەکێکی تر بێ تۆ چاوەڕێ بکەی داوای لێ بکەی شتێکت پێ بدە خۆت دەبێ بچی بیسەنی یان بەشداربی لە بڕیار یان بیسەلمێنی کە تو شەریکێکی ڕاستەقینەی بەغدا لەو ماوەی ڕابردوو لەو 20 ساڵە فەشەلی هێنا لەوەی کە هەموو خەڵک لە باوەش بگرێ هەموو پێکاتەکان لە باوەش بگرێ بەڵێ بەڵام پێکاتەکانیش سەرکەوتو نەبوونە لەوەی بچن بەغدا بەی خۆیان بزان بڕیار دەربن لەوێت تا قورسایی ئێمەش دەیە بگوازرێتەوە بۆ ئەوێ لە هەمان کەش پێداگیری بکەین لەسەر مافەکانی هەرێم و مافە دەستوریەکان و تەرجمەکردنی دەستور بۆ پاراستنی هەموو پێکهاتەکان باش بەزەوەی پێویستە بە سوودانی هاوسەنگی ڕاگرتووە لە نێوان ئێران و ئەمریکا دوێنێژ لێرە باسی لەوەکەت خۆیکانی دەکاتەوە جارێکی سانسی هەیە ببێتەوە بە سەرۆک وەزیران شانسی ئەو لە ئەمریکا بڕیاری لەسەر نادرێ و ئێران جاران بڕاردەری مهم بوو ئێستا لە ئێرانش بڕیار لەسەر نادرێت چانسی هاتنەوەی ئەو یا هەر کەسێکی تر یەکەمی شت دەبێ بزانن لە هەڵبژاردن چی دەزەکەوێت لەویش گرنگتر هەیە تەحالوفاتی دوای هەڵبژاردن لە دوای هەڵبژاردن ئەو هێزانەی کە دێن هێزە براوەکان بە تابەتی هێزە گەورەکان چەند ڕێک دەکەون لەسەر ئەوەی ئایندەی هاوپەیمانەتەکان چۆن بێ ئەو جادەرن کایندەکە کوێ بێ جا بۆیە پێم جارە پرسێکی زیاتر ناوخۆی دەبێت نەگەمریکی ئێران زیاتر لە جاران ئێران جاران نەک تەنها حەقی ڤیتۆی بە خۆی دەدا بەعزەزار دارعسایەکی پێ بوو بەکاری دێنا بەڵکو تەدەخولی لە مفاوزەکان دەکرد زۆر جار هەبوو لە مەبڕاتی هێزدا لە میوانداریەکان و مفاوزەکانی شەودا ئێرانیەکان ڕۆلی نێوەنگیریان دەدیت ئەو جا ڕۆلی ئەوەشیان دەدیت کەەوە پاڵنەر و بڵین زەخت و ئێغراکردنیان هەبوو ئەو جارە هێزی دەنگدەر دوایی هاوپەیمانەکانی دوای دەنگدان ئەوە بڕیاردەر دەبێت لەوەی چێ دەبتە سەرکردە و یان سەرۆک وەزیرانی داهاتوو ئەو سەرۆک وەزیرانی ئێستا چانسی هەیە بەڵام هیچ شتێک گەرانتی نییە بەوەی کە ئەگەر بێت و دەنجشی زۆری هینا مەرجنیە بێتەوە چونکە پێشتر چەندین هێز هاوپەیمانیان حزب دەنجی گەلک زۆریشانی نەبوونەوە سەرۆک وەزیران بۆیە دینامیتەکان لە ناو عێراق بڕیارە سەردەدرێ نەک لە دەرەوە بە تەدەخلی جیران بێیان هێزی جیهانی بێت باش بەسوکو سەدر پێچی بێتەوە گۆڕەپانەکە چوانێک جار دڵە جارێکی نەیەمەوە لەگەڵ گەندەڵکاران یەک شتی بڵین خاصیەتی زۆر مهم لەسەر سەدر ئەوەیە کە کەس ناتوانانی پێشببینی لە بڕیاری خۆی بکە نەکرد ئێمە لە دەرەوە لە ناو خودی ئاڵلقەی نزیکی خۆیدا سەرکردەکانی هەیئەی تیاری سەدی ناتوانن پێشببینی لێ بکەن ئایا دەگەڕێتوانە هەتا ئێستا ئەوانەی هێزە عێراقیەکانی تر هەیە پێویستی بەو هێزەیە کە بێتەوە بۆ تەحالفکردن هەیە حەزی لێ نەیەتەوە چکە دەرفەتی گەورەی پێدراوە لە غیابی ئەو
ئەوانش گرە لە سەرەوە ناکەن کە سەدر یەکجاری خۆیشان بێتەوە و گرەویش لە سەرەوە ناکەن یەکجاری بێتەوە جا بۆیە بەڕاستیت پێ بڕێم کەس لە ئێمەش باگرەوە لە سەرەوە نەکە خۆی بۆ تەحالفێک حاضر کردبێ کە سەدری تێدا بیان تێدا نەبێت دەبێت خۆت حاضر کەی بەوەی جارێ بزانی باشترین دەنگ چۆن دێنی بۆ خۆت ئەو دوایی لەگەر چێن پاوەزەرەکەی دوای انتخابات باش بەس پێوەست بەوەی کە ئەمریکا باسی فشار بەسەر حەشت و گروپە چەکدارەکان بەیەک مەلەف سەیریان دەکات یان تێڕوانینێکە بڵێن حەشت بڵێ شتێکی عێراقی و پەیوەندی بە فتواکە سیستانیەوەی و گروپە چەکدارەکانی دیکە هەڵ بۆ وەشێنەوە چۆنان پرسە حەشت ئەمریکا وا سێری ناکە کە یەک جسمە و لە دەرەوەی حکوومەتە جارێت چەندین پێکاتەیان هەیە بە ئەسلوبێک تەسەڕفیان کردووە کە لە دەرەوەی دەوڵەت و یان دەوڵەت نەنا دەوڵەت لە ناویشیاندا چەند گروپێکی تونڕەو هەن کە بە فعلی لا دەولەنە و لە دەرەوەی دەوڵەت ئیشەکەن بۆ خۆیان هەم لە لایەنەکەەوە خۆیان بەعزەجار بڕیار لەسەر بناوای بەرژەوەندی خۆیان دەدەن هەندێکشان لە ئێرانەوە بەکاردێن بۆ مەبەستی جیاواز ئەمریکا مشکلەی لەگەر ئەو فەسائلانەش هەیە کە لە دەرەوەی هەموو عرف و قانون و یاریە سیاسیەکان کار دەکەن کە دەبێ ئەوانە بێنە ناو عملی سیاسیان ڕێیان لێ بگیرێ سەرباری ئەوەش بەو وەزعی کە حەشتی شعبی مامەڵە لەگەر دەوڵەتی عراقی دەکا و بەو بوجەزە بەلاحەوە بەو هێزە زۆرەیەوە بەو ئیمکاناتەوە کە لە لەشکری عراقیش بە قووەترە ئەمە جێی دڵنیاییە بۆ کەس جا بۆی ئەمریکا زەخت دەکا کە مؤسساتی دەوڵەتی عراقی با ئەوەندە بەهێز بێ عێراق وەکو دەوڵەتێکی خاوەن سیادە متمانەی بەخۆی بێ سبێنێ بتوانێت سەیری ئێران بکە وەکو شەریک وەکو جیرانێک وەکو هاوتایەک مامەڵەی بڵین گفتوگوی لەگەر بکە وەکو یەکێک سقی بەخۆی بێ بەڵام پاڵپشتی دەرەچیشی وەکو ئەمریکیشی هەبێ ئەمە مەطموحی غەربە بەڵام عێراق با ئەوەندە لە هەناودا لاواز بووە کە ئەوە بە سحرێک ڕوونادا ممکنە بەڵام پێویستی بە نەخشەرگایکی زۆر دێشخانەیە بە ئیرادەیەکی زۆر بەقوتەیە بە دەعمێکی دەرەچی زۆر گەورە هەیە بە گۆڕینی پارچەنجی هێزەکانی بینی ئێران و باقی هێزە ئەقلیمی ئەو جاهزە هێزەکانیش هەیە ئەمە بە ڕئیس وزرایەک ناکرێت کە لە ئێستادا تەنایە لە بەرامبەر ئەو هەژبوونی هێزەی ناوچی دەرەچیە باش چینە سووریا سەبارەت بەوەی کە ئێستا دەنگویەکە هێزەکانی ئەمریکا بکشێنەوە لە ڕۆژهاوای کوردستان ئەو سیاسەتی دیارێترام جیاوازێنی هێزەکان کەم کاتەوە هێزی ئەمریکی لە سووریا خۆی کەمە ژمارەکەی بە بەراوردی لەگەر ئەو هێزانێک کە لە شوێنی تر بڵاوی کردوونەتەوە بەڵام بۆی دەکرێت لەوەش کەمتری هەبێ بەڵام گەیاندن بە سفر معناوەیە بەجێ بێلن ئەو شوێنە ئەمە بڕیارێکی زۆر استراتیژی گەورەیە ئللا دەبێت سەرۆک ترامپ ئەو بڕیارە بدا و ئەویش بە ئاسانی ئەو بڕیارە نادا پێشتر بڕیاری لەو جۆرەی ویست بوو بدا بەڵام پەشیمانیان کردەوە بڕیاریمانەوە پەیوەستە بە دووسێشتی زۆر گرنگ یەکەمیان بەرژەوەندی لوتکەی ئەمریکیە کە خۆیان پێویستیان بەمانەوە هەیە لەو منطقەیە دەنا بۆشایەک دروست دەبی ناتوان بێنەوە نای جارشتر ئیسرائیل کە شەریکێکی مهمیانە پێویستی بە وجودی ئەمریکای لەو منطقەیە ئەو جەدەینە سەر ئەوەی شەڕی داعش و بەرژەوەندی وڵاتانی تری منطقەی کە حەلیفیان بن پێویستی بەمانەوەیانە ئەو چەند فاکتەرە زۆر گرنگن بۆ ڕەچاوکردن پێشەوەی بڕیاری بەجێهێشتن بێ بۆیە ئێستا ڕوتەکان لەوە دەچن کە ئەمریکاوە بە ئاساری ئێرە بەجێ نایێ بەڵام خۆ ئەگەر بێت و سەرۆکی ئەمریکا ڕۆژێک بڕیارێکی دا بە پێی اتفاقێک لەگەر تورکیایان بە سەبەبێکی تر ئەمە بۆی دەکرێت بەڵام ئێستا جارێ کەمکردنەوە کێشە نییە ڕێدەستێ بەڵام بەجێهێشتنی و شوێنە زەحمەت بەس ئێستا بڵێن لە داهاتوودا ئەو پێویستە بە کورد لە نێوان دیمەشق و ڕۆژاوای کوردستان ئەگەر بژاردە هەبێ کامی هەڵە بژێری هەر پشگیری کورد یاخود ئەوانیش دیمەشقیان بەلاوە گرینگە ئەمریکیەکان لەو حالەتی ئێستادا کە ئەمریکا بەرچاوڕوونی بە کەس نەداوە بە خۆشی نەداوە کایە لە سووریا سیاسەتی چییە ئەوەیان بەردەوام کردووە کە پاڵپشتی لە هەسەدە دەکەن لە ڕۆژاوا دەکەن و بە چاوی گوبانەوە سەیری ڕژێمی نوێ دەکەن بەڵام ڕێگەیاندا و ڕژێمی نوێ کاراسانیان بۆ ئەو کردو کە مفاوەزە لە بینیان بێت تەنانەت بە هەلیکۆپتەری ئەمریکی دەچوون جەنرال مەزلومیان دەگواستەوە بۆ دمەشق بۆیە کار ئاسانیان کردووە کە بڵێن نیەت چاچیان نیشانداوە کە دەبێ سووریا سەقامگیر بێ و شەڕی تێدا نەبێ و داعش نێتەوە بەڵام لە هەمان کاتیجا نەچوونە بڵێن ئێمە تەواوی حکوومەتی نوێ لە خۆ دەگرین ڕۆژاوا هەتا ئێستاش
بڵین لە شراکەتی یان لە علاقەی لەگە ئەمریکا نەگۆڕاوە ئەمریکیەکان دەستیان لێ هەڵناگرنەوە باسانی بەڵام جارێ سیاسەتێکی ڕوونی سووریان نییە سیاسەتێکی ڕوونیان نییە نەخێر جارێ ئەوەی کە پێشوهیان بووە بەردەوامیان کردووە و هەڵیان بەساردووە بەرچاوڕوونیان بە خەڵکی منتقەش نەداوە کە بێنە ناو سووریا کار بکەن بەس کو دیارە چی دەست دەکەوێت لە سووریا لە داهاتووی سووریا ڕێکەوتنێکیش کرا بوو لەگەڵ ئەحمەد شەریع ئەوە بەش ناکە ئەو ڕێکەوتنە زۆر گرنگ بووە زۆر تاریخی بووە اعترافێکی زمینی کراوە بە کورد و بە ڕۆژاوا بەڵام بەش ناکە چونکە قابلی گەڕانەوەیە قابلی تێکچوونە و نەقش نەکراوە لە دەستورێک لە قانونێک لە ڕێکەوتنێکی نووسراوی بەربڵاو بۆیە پارسەنجی هێزەکانی سەر ساحە هێزی هەناوی ڕۆژاوا زۆر مهم دەبێت کە بەردەوام بێ لە کاتێکدا کە دمەشقدا سیاسیان بە قوتن بەس لە ڕووی ئەسکەریەوە لاوازن لاوازیەکەی دمەشق ئێستا کە نەیتوانیوە دەسەڵاتی فەرزکە لەسەر هەموو مەناتقی سووریا وەی کردووە کە گوێ لە ڕۆژاوا بگرن و لە گەریان ڕێککەون و لە شێخ مەقسوود و لە شوێنەکانی تری حەلەب و ئەشرەفیە و لە تەنانە لە سەدی تشرین ئەوانە ڕێککەوتنییان کردووە پێیوەستە بە پارسەنجی هێز بۆیە هێزی هەناوی ناو ڕۆژاوا زۆر گرنگە بۆی کە داڕشتەی نەخشەرگای ئایندە و نەخشەی ئایندەی سیاسیش ڕەسم بکرێ لە کاتێکدا کە دمەشق ئێستاش پێویستی بە یەک ماڵ با بڵێن نەهێشتنی شەڕ و چاکردنی وەز ئۆهێمنکردنەوە هەیە باش ئەزوەکو ئێمە لە هەرێم بڵێن لە عێراق فێدراڵێتێکمان دەستکەوت لەوێ ئەو دووبارە دەبێت و یاخود هەڵکەوتەی جوگرافیا ڕێگەی دەچێ ڕێگەیلانەکان ڕێگەی دەچیتێ کە ئەمری واقع جۆرێک لە لامەرکزیەت هەبێ کە دوایی تعریف بکرێ خەتی بۆ ڕابچێشێ بزەبت معنای چییە بەس ناوی لەنەندە فیدرالیەت لەبەر هەرێمی کوردستان خەڵک نایانەوێ کەلیمەی فیدرالیە سووریا بەکاربێنن بەڵام ئەوەی کە کورد هەیەی وەک فیدرالیە ئەوەی کە دروست داوای دەکا هەر وەک فیدرالیە ئەوەی کە عەلەوی داوای دەکا هەر وەک فیدرالیە بەڵام بە ناوی بنین لامەرکزیەتێک بە دەرەجەیە کە تۆ بەڕاستی خۆسەری ئیدارەی خۆی بکە بەڵام لە ناو سووریایەکیە گرتو هەر وەکو عێراقەوە ئێستا و عێراقەکیە گرتووە بۆیە ئەو یاریە ئەو لامەرکزیەتە ئەو با بڵێن نەخشەکردنی ئەو جۆرە عێلاقی مرکز و ئەطراف بە شکلێک دەبێ ئەمری واقع کە فەرزی کرد دوایی دەبێ بکرێ بە قانون و دەستور ئەوە هەم ممکنە بەڵام ناکرێ ئێستا ناوی فیدراڵەتی لێ بنەی کە هەموو لایەک دژی ئەو کەلیمەیە دەوەستێ بەس لامەرکزیەت بە دەرەجەیەکیان بە دەرەجەیەکی بەرزتر خەریکە خۆی فەرز دەکات بەس سەبارەت بە ڕۆڵ زیادبوونەوەی ڕۆڵی تورکیا لە سووریا تورکیا ڕۆڵی زۆر زیاد بووە لە بەرژەوەندی کووردە یاخود پێکدادانی شەبوو لە بینی بەرژەوەندەکانی ئیسرائیل و تورکیا لە سووریا کورد هەتا ئێستا هەر دەبایە مامەلە لەگەر واقع بکە هیچ شتێکی نییە کرابێ برێ ئەمە لە بەرژەوەندی کووردە تەنانەت تەدەخلی ئیسرائیلیش لە بەرژەوەندی کورد نییە بۆ بەکارهێنانی کورد هەندێک خطوکەی کوورد دەدەن هەندێک قسەی وادەکەن عاتفی بەڵام هەتا ئێستا شتێکیان نەکردووە لە بەرژەوەندی کورد بێ تەناشتی کە کراوە بڵین بەرژەوەندی گشتی بڵین ڕۆژاوای تیاوبێ ئەوەیە کە دروزەکانیش داوای هەمان شت دەکەن عەلەویەکان داوای هەمان شت دەکەن پاڵپشتی دەرەچیشیان هەیە تورکیا شتێک دەکات لە بەرژەوەندی خۆی نایەوێ ئەو سووریایە جارش ترها بە ئاسانی دەستی بڕوە ئەو بۆشایی کە هەبوو خۆی پڕیکاتەوە نەک ئێران نەک ئیسرائیل لێرە لایەنی کوردی دەبێت مامەڵە لەگەرە واقعەنوەیە بکە بە شکلێک تورکیا نەکا بە دوژمنێکی ڕاستە و خۆی سەرسەخت بۆ ڕۆژاوا بە ناڕاستەوخۆیی ئەو دژمناتی ڕوویداوە تورکیا هەموو پرۆکسی وەکیلەکانی خۆی بەکارێناوە لە دژی ڕۆژاوا بۆ خۆشی لە ڕۆژاوای داوە بەڵام هەڵپەساردنێکی ئەو شەڕە هەیە لە حالەتێک داینە ئێستا جۆرێک لە ئاگربەسیە بەس کەس پێی ناڵێ ئاگربەسی تورکیا هجومی ڕاستەخۆی نەکردو بۆ ڕۆژاوا وەکیلەکانیشان پرۆکسی و بەکرێجراوەکانیشان ئیمڕۆ پەرش و بڵاو کردوتەوە ئەو مەترسیە گەورە نەماون لەسەر ڕۆژاوا بۆیە دەکرێت بە این کورد دەتوانێت دەرفەتی ئەو مەساحەیە قۆزێتەوە لەگەر دیمەشق خۆی یەکلا بکاتەوە نەک بڵێ ئایا کام تەدەخولی خارجی لە بەرژەوەندی مندایە بەزووکو پێکدادان تورکیا و ئیسرائیل لە سووریا لەو بردومانی بنکە سەربازیەکانە بە تورکیا بەناز بنکەی سەربازی دابنێ پێ دوای لەوە دەوەستێ یاخود شتی دیکە بە دووادادێت متمانە لە بەیدی سووریا و قەزم متمانە لە نێوان تورکیا و ئیسرائیل زۆر لاوازە و بگرە نییە لە زۆر حاڵەتدا بۆیە نێوەنگیریەکی ئەمریکی هەیە ئێستا لە بینیان بەڵام پێکدادانی ڕاستەوخۆ تۆزێک زەحمەتە هیچیان ناکەونە ژێرباڵی ئەوەی ئەو پێکدادانە ڕاستەخۆیە ڕووبدا بەڵام بەنا ڕاستەوخۆ هەر وەک چۆن ئێران و تورکیا خوێنی خەڵکیان دەڕشت
ئیسرائیل و تورکیاش ڕەنگە ڕۆژێک ئەوها خوێنی خەڵکی سووری بڕێژن بەڵام ناگاتە ئەوەی بەرامبەر لە یەکتر بدەن و ئەو حالەتش بۆ لە بەرژەوەندی کەسدانیە بەردەوام بێ کەس وا دڵی خۆش نەبێ بڵێ لێدانی ئەو دووە لە ناو سووریا لە بەرژەوەندی کووردا هیچ زەمانەتێک نییە کە بەرەو چێ دەڕوە وەکو ئیسرائیلەکان باست کرد جاروبار بە لێدوان دەڵێن کورد شتی دەستکەوێ هیچ استراتیزیان بۆ کورد دەوێ کردووە یاخۆ لە سووریا بێ چێ ئیسرائیل لە غیریەوەی یاری بە عواتفی کوردی و غیرە کوردی و دروزی کردووە لەگەر دروزیەکان جیران شتیان بۆ کردوون بەڵام بۆ کورد پێشی ناکرێ بشیکە و ئەو تەسریحانەی کە لە لایەنی جیاواز دەدرێت لەسەر کورد و لەسەر عێلاقەکە زریانی بە ئێمە بەخشیوە نەکسود بۆیە ئیسرائیلیەکان باشترە بۆیان ئەو نوع تەسریح ئاگریانە بۆ ئێمە نەدەن و دیوی کوردیش زۆر ئامار لەسەر ئەوەدا بینانەکە بەوەی کە ئیسرائیل ڕۆژێک بەهانایەوە دەچووکە تا ئێستا ئیسرائیل بەهانای کەسەوە نەهاتێ لەو منتقەیە بە تایبەتی لە ڕووی جوگرافیەوە دوورن لە یەک لە ڕووی نفوزەوە لە ڕووی هاوکاری ڕاستەخۆ ممکن نییە و استراتیجێتی ئیسرائیلش قەت ئەوە نەبووە بچی لە ڕۆژاوا ڕاستەخۆ یارمەتیاندا بۆ ئێمە دەبیاندێک حەزر بین لەوەی کە دڵی چیت بەوە خۆشە ئیسرائیلە کە دوژمنت بۆ دروست دەکات لە ناو عالەمی عەرەبی و ئیسلامی لە ڕاستیشدا بە خۆی هیچی وای بۆ نەکردووی لەسەر ئەرزی واقع بۆیە بە دیوی کوردیش ئەو شتانە بینانەکە لەسەر هەندێک جولاندنی سۆز و عواتفدا ئەگەر ڕاست دەکەن با لە ئەمری واقع لە ئەرزی واقعدا شتیان بۆ بکەن لە ئەمریکا لە ئەو منطقە بەڵام نیکەن ئەمە زیاتر یاریکردنە بە زەخت لەسەر ئایا تورکیا یان شەرعە یان هێزەکانی ناریانە باشە بچینە سەر تورکیا پەیوەندی ترامپ و پۆتین پەیوەندێکی باشە یاخود جۆرێک لە سەرسامی هەیە دەڵ ئەردۆغان کەسێکی زیرەکە باسی پوتینەک و ترامپ و ئەردۆغان ئەو علاقەی شخصی جارێ لە ئیدارەی نوێی ئەمریکیدا زۆر ئاساییە کە بڵین سیاستکردن ئێستا بە شەخصە نەبووە یعنی تەنانەت لە هەناوی مؤسساتەکاندا رووسیا و ئەمریکا دژبەیەکن بەڵام علاقەی پوتین و ترامپ وەی کردووە کە ڕوتێکی نوێ دروست ببێت لە بە هەمان شێوە لە ئاستی مؤسساتی جیاوازە وەک لە علاقەی شخصی بۆیە ئەو علاقە شخصیەی ئەو جۆرە ئالوگۆریەی قسانی کراوە لە بینی ترامپ و ئەردوغان جددیە فعلیە و کاریگەریشی دەبێت لەسەر ڕەسەمکردنی سیاسەتی نێوان ئەو دوو دەوڵەتە نازانین بە کابتیجا بەڵام بە فعلیە و مەوجودیشە و جێ بڕواشە بەس ناکو بڵێنەوە هەبوو لە بینی جەهەپە و ئەردۆغانە ئەمریکیەکان دیارە پشگیری کێ دەکەن ئەکرەمی مامەوەڵۆ دوور خرایەوە ئەنی تەداخۆی ئەوە هەیە لە بارودۆخی تورکیا ئیدارەی پێشتر وا باز دەکرا کە هەوڵێکی شەبێ دوای سووریا ئەنی بۆ دابشکردنی تورکیانی دەخوێنەوەی ئەوە دەکرا ئەوە لە بەرنامەجی ئەمریکی دانیە دابشکردنی تورکیا و تەدەخلی بەو نوعە و مەسلەی لایەنگیرێتی لە بینی یەکرەم داودۆغڵو و ئەردوغان ئەمریکا ئەوەی لە ئەجندە دانیا و لە ترامپ تەوەقع ناکرێ بچی خۆی خراپکە لەسەر ئەوەی چی لەگەر جەهەپە کراوە دیموکراسیەتیش دارێ لە مێشکی ئەو ئیدارە نوێیەدا ئەو بەهای نییە بۆیە ناچن بەرگری لە دیموکراسیت لە ناو تورکیا بکەن بۆی خۆیان خراپ بکەن علاقە لەگەر دەوڵەتی تورکی تێکدەن لەسەر معارەزە بەڵام ڕەنگە ڕێگە بدەن بە هەندە ڕەخنا ڕێگە بدەن بۆی کە برێن مەفروز نییە بەو شکلە بکرێ بەڵام چاوەڕوان شتی زۆر گەورەمەکە بڵێ ئەمریکا بچی تورکیا بەهێژێنی لە هەناودا بڵێ دەبای ئەو خەتوەیە نەکی ئەو شتەخەت بکەی ئەو تەدەخۆلە بەو دەرەجە چاوەڕوان نکراوە دینە سەر کوردیش بەس کورد لەو پرسێ کرەمی مامەوڵۆ تا ڕادێک بێلایەن بەوە باشە بۆ کورد ینی خۆی نکاتە بەشێک لەو ملمانێکە لە بینی ئەکپارتی و پارتیی کۆماریەوێ پێشتر لە ڕوانگەیەکی ئایدۆلۆجی سرفەوە دیوی کوردی زۆر بڕیاری تاریخی داواگە گران کەوتۆ لەسەر خۆی مێژووی پەیوەندیەکانی نێوان جەهەپە و کورد لە ژیانیدا باش نەبووە ئیمڕۆ چی وا دەکات تۆ بچی سەرکردەی وڵاتێک و تەواوی مۆسادی بکەی بە دوژمن لە خۆدا بۆ خااتر یەکێک کە ڕەنگە ئەم ناڵێن بیکانێکە نە حکوومەتی ئاکپارتی ئەو تاریخە باشەی هەیە لەوەی کەەوە ئیسtisمارێکی زۆری لە پرسی کورد و چارەسەرکردنی کردووە نە جەهەپە جا لێرەدا تۆ بۆ تۆ کامیان باشترە دەبێت سیاسەتی واقعبیرانە لە هەبووی باشترە چی بۆ خۆ لە بەرژەوەندی ملت دەبیکەی نەک بڵێ لە ڕووی پرینسیپەوە لە ڕووی مەبدەەوە دەچم پشتیەکێک دەگرم دژێوی تر چکەوانەمان زۆر کرد دیوی کوردیش لە هەموو لە هەموو حالەتێک پشتگوێ خراوە باشە پێویست بە پرۆسی ئاشتی پێ دوای بچێتە پێشەوە لە مانگی کوتای مانگی دۆ جەلان پامی هەبوو توێش بەردەوامە پرۆسی ئاشتی ئەوەندە قورسە ئەوەندە قوڵە ئەوەندە ئاڵۆزە بە زەحمەت بەرەو پێشەوەتی بە ئاسانی تێگەچێ
خەتۆیەک دەستە پێش دوو خەتۆ دەستە دواوە بۆیە گرە و لەسەر پێشوەچوونی خێرا ناکرێت مەگەر حاڵەتێکی نوێ بێتە کایەوە لە بەرژەوەندی هەموواندا هانی ئەو پرۆسەیە بدرێت ئەو کورد زیاتر ئیسیفادەی کردووە لە ئاشتەوایی و لە هێمنی بەڵام لە ناو تورکیا ئەو پرۆسەیە نەچۆتە قوڵایی موسساتیەوە هەموو تورکیا پێشوازی لێ نەکردووە لە ئاستی لوتکەی سەرکردەکانەوە نەچۆتە زۆر خوارەوە کەی چۆ خوارەوە دەبێت بە پرۆسەیەکی دەوڵەت باخچەری پشتیوانی دەکات زۆر تونندڕەوبوونەوە باشە ئاخرەما هەر دەکاتەوە لوتکەی سیاست لە ئاستێکی لوتکەییدا لە ڕووی سیاسیەوە ئەو بڕیارە هەیە و خەتواتی جددیش هەیە وی کردووە خەڵک بڕوا بکە تەنانەت عەبدوڵڵا ئۆجەلان بڕوای پێکردووە و هاتوۆتە سەر مەیدان بەڵام لە هەمان کاتیشدا با ئەوەندە نامتوانەیی هەیە لە بتوانەوەندە لاوازە ئەوەندەش ئیستثماریان نەکردووە کە ئومێدبەخش بین بەوەی بە خێرایی دەستە پێشەوە ئێستا بووتە زەڕورەت دەبێ بقەومێ بەڵام نەدیوی تورکی نەدیوی کوردی ئەو بە ئەوەندەیە ئیستثماریان کردووە کە باز بە پرۆسەکە بدرێت بەڕاستیش پێ بڵێم بەرپرسیارەتی هەر گەورەکە دەست دەوڵەتە لە دەست ئاکپارتیە بە خاوەنیان پرۆسیان دوورەپەرێزیەکەیە ناڵ خەریکە چونکە ئەگەر خۆی نەکا بە خاوەن دوای ئەو پرۆسی هەڵۆشێتەوە دەست دواوە زیاتریش چونکە لە غەیری دەوڵەت و لە غەیری ئاکپارتی کەسی تر ناتوانانی قیادەی پرۆسەیەک بکە و فەرزی بکە بۆیە بەرپرسیارەتەکە مەسئولیەتی تاریخیەکە لە ئاستی ئەکپارتی و دەوڵەتە نەک لە دەستی پەکەکە و جەهەپە و ئەوانی تر جەهەپە یان مەهەپە یان پەکەکە ئەوانە دەتوانن استیجابیان هەبی هاندەر بن پێشوازی لێ بکەن بەڵام مەسئولیەتەکە هی دەوڵەتی تورکیا و هی ئاکپارتیە دەبێت تەبەنای بکە بەرەو پێشەوەی با قیادەشی بکە کە نەی کردووە ئەو پرۆسێ و هەسە بەردەڕوا دەبێ بیکە تورکیا بێستر دەبێگەر کێشەی کورد چارەسەر بێگومان ڕنگدانەوەشی دەبێت لەسەر سووریا لەسەر عێراق هەرێم بێگومان تورکیا هەم خۆشی کێشەی کەمتر دەبێ و لە ڕووی اقتصادی و گەشە دەکا و باشتر دەبێ موقعی لە دنیاشدا بە گەشتبینانە تر دێتە پێشەوە و باشتر دەبێ ئێمەش لە کوردستانی عراقدا ئیسفادێکی گەورە دەکەین ڕۆژاوای ئیسفادەیەکی لێمەش زیاتر دەکات تەواوی تورکیاش و کوردیش قەزیی کوردیش سوود لەو هەنگاوە دەبین بەسەوەی کە ئەوجەلان باسێکە برایەتی کورد و تورک هاوپەیمانەتی ئەوە جێبەجێ دەبێت چکە شەقامی تورکی ینی ئەوان کە باسی هەیە داجی ئەوەی ئەمە مەبەستمانە مافی خەڵکی باکوور حەسر نەبێت لە کللیمەی کورد و تورک چونکە ئەو دەتوانی پێت بڵێت چەندین کورد وەزیرن لە کابینەکەی من ئەمە کێشی کورد حەل ناکە کێشی کوردستان حەل ناکە کێشەی کوردستان لە سیستمی حکومڕانیەک چارەسەر دەبێت کە خەڵک مافی سیاسی و مافی مرۆڤی لە سەر خاکەکەی دەست بکەوێت بەوە کەلیمەی عاتفی برایەتی کورد و تورک حەل نابێت بە هەنگاوی فعلی سیستمی حکومڕانی حەل دەبێت بەڵێ کاکتوریان بینی سەرمەلەفی ئێران وەکو دواتەوەر ئەگو توێژی ئێران و ئەمریکا هەیە هیچ پێ دوای ڕێککەوتنێک کە بیا خودی ئێستا قۆناغی یەکەم و توێژەکان بەز سەر بەنامەیە تۆمیە جارێ یەکەم جارە بۆ چەند ساڵی ڕابردوو کە جدیەتێکی زۆر هەیە لە هەردوو لایەن وەکو بری متوانەیەک دروست بووە لەوەی کە ئێران دڵنیایە کە ئەم ئیدارەی ترەمپ جددیە بۆ شخصی ترەمپ و هەم دەرفەتێکە ناتوانن پشتگوێ بخەن چونکە ڕەنگە پەشیمانی لە دوا بێت و عواقب و بڵین دەرەنجامی گفتوگۆ نەکردن بە جددی زۆر گەورەتر دەبێت ڕەنگە لەوەی کە بستە ناو گفتوگۆوە جاگرنگ نیە چەند ڕای دەکێشێن دیوی ئەمریکیش زۆر جددیە چونکە بڵین ئەو فەرمان و ئەو داواکاری کە ترەمپ کردوێتی لە یەکێک کە زۆر سقی پێدەکا کە ویتکۆفە چاوەڕوانی دەرەنجامی لێ دەکات دەرەنجامەکانیش دەبێت لە شەڕ بە دووری خا دەستکەوتی گەورە هەبێ ئەمریکا براوە یەکەم بێ بەڵامانعنیە براوەی ئەوەی تریش براوە بێ جاو حالەتەوەی کردووە کە ئومێدێکی زۆر هەڵواسرێ بە ئەو گفتوگۆیی کە ئێستا لە ئارادایە بەس سەر بەرنامەی ئەتۆمی یاخود موشکی بالیستی و مەسلەی واسێنانی ئێران لە پشگیری گروپە چەکدارەکان ئەوانە دێنە سەر باس بەڵام تەرکیزی هەردوو لایەن چۆتە سەر بۆمبی ئەتۆمی ئێران زۆر مەبەستی بوو تێبگە ئایا ئیدارەی نوێ دەیوێ ڕژێم بگۆڕی یان مەبەستی ئەتۆمیە یان مەبەستی ڕەفتاری ئێرانە لە منطقە یان مەبەستی درۆن و بڵێن سیستمی ساڕوخی بۆلیستی شەیان نا ئێران واتە سەورەکە کە دەتوانانی مفاوزەکان حەسرکە لە یەک شت ئەویش بۆمبی ئەتۆمیە کە خۆی دەڵێ بڕیارم داوانەی کەم بەڵام دەبێت دەفەتم هەبێ حیسارم لەسەر هەڵگیرێ
ئێران ببوژێتەوە مامەڵە بکەین لەگەر دنیا ئەو علاقەیەش نەگەرێتەوە دواوە هەرچی ئەمریکایە ئەو شتانە بە مەرج دەکات ئەوەی کە خەڵکی تریشێک پەیوەندیدارە و لەو ئاڵلقەدا نییە و لە مفاوەزەکە حاضر نییە ئەو هەموو هێزە پەیوەندیداری وەکو ئیسرائیلە تورکایە عەرەبی خەلیجە هەموو وڵاتانی تری ئەو منطقێنە کە دەیانوێ قسەیان هەبێ ئەویژەوەیە ئەو مفاوەزەیە مەفروزە ئەو لایەنانش بگرێتەوە کە تازە باسم کردن لە هەمویان گرنگتر ڕفتار و سیاسەتی ئێرانی لە منطقە جا ئەمە سەرەتای مفاوەزەیە یەک جەلسەکراوە شەمووی داهاتوو جەلسەیەکی تریش دەکرێت وردە بەرەو پێشەوە دەچێت بەڵام جددیەتەکەشی لەوە دیارە تا ئێستا قسەیەکی جدیان لەگەر دەرەوە نەکردووە ئەمانایەوەیە هەردوو لە نهێنی دەپارێزە پێت وایە ئەمان جیانگۆڕانی ڕژێمەکە بێ یاخود کورد لە ئێران هیچی دەست دەکەوێ لە تەسریحی ڕۆژی یەکەمی دۆناڵد ترامپ کە هاتە سەر حکم خۆی یەکلای کردەوە و ئێرانیشی قەنەعەت پێهێنا کە ڕژێم گەڕین ڕژێم مەوزوع نیە لایەوە بۆیە ئێران بۆیە هاتوتە پێش کە دڵنیا بووە لەوەی ئەگەر ڕژێم گۆڕین هەدەف نەبێ ئەویدی هەموو قابلی مفاوەزەیە بۆیە ئەو دڵنیاییە تەنانەت لە دژی ویستی ئیسرائیلیش بووە لە لای هەموو لایەک ئێستا ئەو بەرچاوڕوونیە پەیدا بووە مفاوەزەکە لەسەر تواناکانی ئێرانە بۆ دەستوەردان بۆ چەکی ئەتۆمی بۆ ئەوی ببتە مەترسی لەسەر ئەمنی قەومی ئەمریکی و غەیر ئەمریکی جا کە ڕژێم گۆڕین مەوزوع نەبوو ئەوانی تر ئێران زۆر بە جدی هاتوتە پێشەوە وەکو دو پرسیار جیاوازیە لە نێوان ترامپ و نەتەنیاهۆ بۆ بەرنامەی ئەتۆمی ئەوان حەزیان دەکرد نەتەنیاهۆ حەزێکی شەڕ دروست بێ بەڵێ جیاوازیەکان زوو خەریکە بەدەر دەکەون لە وردەکاریەکاندا ئەگەر بەڵی ئیسرائیل بێ و نەتەنیاهۆ بێ بەرنامە ئەتۆمیەکە دەبێ هەڵتوچێ جا بە مفاوەزە بێ یان بە شەڕ بێ هەرچی ئیدارەی ترامپە بەلایەوە بەرنامەکە زۆر گرنگ نییە بە قەدەوەی دروستکردنی بۆمبی ئەتۆمی مهمە لە هەمان کاتیشدا مەسلەی ڕژێم و مەسلەی ڕفتاری ڕژێم و ئەوانش جێگەی خلافە چونکە ئەمریکا خۆی پاراستووە لەوەی بە دووریەکەی بێ بە هێزەکەی بێ بەقەت ئەوە بەقەت ئیسرائیل خۆی بە معڕەز نازانێت سپاس دەکەین بەرز دکتۆر دلاور عەلی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ کاران خاتەنەوە